كاكا هالراج 1000 2000 الراج الراج كاكا 1000 هذا ستشاو فرمو ستشاو فرمو كاكا جا هالراج دي نام يا باوكم نام يا أزاد النبي لا والله كاكا جلو هزاز شي دوان مريض دوام ستشاو اما دوام دبرو دي كاكا هالراج 1000 دبرا والله خير ان شاء الله ولا سيد انا بس ستشاو سيد صار من برك داني لو قاچ ګورانه شمار بس كاكا وبسنا او بازار كاكا دي كاكا ورنو دي نام يعني كاكا بازار بازار وكاكا بسنا اه دي كاكا الراس دي كاكا ورنو نام يعني ابتنا حمد جالا شو باروبي بيتو باروبيني برولا كاكا برولا دي الراس كاكا ورنو نام يعني نابو كاكا وستسيا كاكا بازار دار لا بابا شوار بينزل اجينا كاكا بينزل او شوارع ما هو ده شوارع زلمه بروح واحد دي كاكا دي ورنو اشتيكاش ماني يا رمانيه دبرو كاكا قابل ده كاكا ورنو والله نما شو مش بيش كبينم بقول عم اشتري شاكا ما هو ابرو دكان يشتي انا امانه ده كاكا ورنو ولا شو اشتي كمان يا ورنو ده كاكا بهزار هزار 2000 الراج ده كاكا فرم كاكا ترى تشاو هاتي بوص احنا كان ولا كان ولا سيري اما هادو وشاش بعيدوا عن زازر دانيبتو باشا چون ارزان كاكا تو كتشيا جاك شي بيلا ابقى شان اللي كان خو مصد لايد نابي او بالي خبيقه بس هاجينا كلاني لزا دوز كب درجه هذا دوبر اوبر ياك ياك قول من تجيب انا من تجيب هكا انا بلا اوش بلا اوش بلا ده سوب على جنبه على جنبه هو هم بروحهم بيو كردو ساي كمانيو عندك ما شلون زي طب باش ابو قربان يقدر قرزان ما هوش بولنا والله وش بيقول دبرك بروح واحد يزيد يلا كاكا ورنا الراج 2000 دي كاكا ورنا ونام هنا شو نام هنا كورة باوكا شونا كورة عثمان جيان خو عقليك يشم كورة درجيك كورة يكشتنو دوغانا ليش خو عقلي حمين فروش دوا كورة شو باوكا حراج كورة 1000 خو عقلي حتى كل ساعة أنا مشتري بخوي ونبيني دورة باوكا جيان دورة ديك باحث كاكا عثماني يقول باوكي من شواني باوكي جيان باش باوكي حوالي خوش بيه عادي كورا باوكي امرو هيك مروج مالهم دوغانا خوا عقلي زين شي مشتري من هذا دوغانا جو بوشتي تيا ماوا صعبتك هي كور عم باوكي كورا بخوا سيتون بس كدواني اي افرم امن بيه خوشه بقى امن باوكي لشوي والله لا بازار يدور السنه بلا كورا دور له بشيره بلا اتسم صعبت بلا قلبي باوكي قدروا لما بينيوا دو چه باك مالا ابيض دور السنه كم اليوم دورها ينبع بزانم راسك يعني دورها دخيرها ولدي واحد ديك واحد ورارتوشي ارتشي تبينا ياك تدي انا ما جاز باكم بخوا قال خو خوشي ام خو بالله نفر وبالله بلا ورم خور راسك انا باوك هذا خير بي بالله اول شيء بلا رد ساعات وتسال كورة ورا أملا وبزان شي تربيني ورا أملا وها لا بلا رابيني أو كم اي باش الدكانك وهيك تيانا ما وكرم هو كم مشتري أو دمو لبزن بكاري هنا يعني همو يفروش هموش
كومبلي صافم ئەوە سعبەتم لەگەڵاکەی بلە باوکە تا درۆم بینیوە ئێستا دڵم خۆشە ئێستا ئەتوانم بڵێم کوڕم هەیە ئێستا توان بڵێم وەجاخم ڕوونە ئەی ئافر بلە ئەی ئافرم بلە حتا گوسە کاگە حەمە بە خێویشتی وای نەبینی نەیزانیوە نەیدی کوجا خۆ بیزان شەڵدە لێ باوکە کە هات بۆ یەکەم بە سوپڕایز بلە بەسە بەسە هەتیو لەگەڵ زحمەت ئەی کێتەوە کاکە ئەوە کاگە حەمە کاکە حەمە وەرە من چیم وەرە کاکە حەمە وەرە ئەوە چییە دڵتان خۆشە من چۆن ئەمە کوڕم نییە ئەمە شێری منە کورە پیاوە کاکە هەمووی بلا فرۆشتووە بەڕاستەوە چییە پیاوە ئاخر ئەم لێزان بلا لەگەڵ ئەمە هەمووی فرۆشرا کاکە حەمەجا ئەتو من وە ئەناسی من چۆن سەری عوسمان شوارەکەم ئەمە باشە مە چەند ساڵێ بە کاسبیەکەن بەم شێوە ئاوە نەفرۆشراوە دەم و لەبس دەم و لەبس ئافرین، کاگە ئافرین. عوسمان ئاوا فێری ئەم ناڵانەی ئەوە کردووە. ماگانەکەی ڕۆژانەکەی ڕۆژانە بوو ڕۆژان بۆ دەکەم بە بیست مادەم ئەوەنا زیایکە زیایکە تەوا بۆ یەکەم بە هەمووی بیست بۆ- لە دەوە یەکسەد دە بۆ زیاد قسەم تاکەڕ بیست پێنج یعنی تەوا هەمووی فرۆشرا ئەی پارەکە لەوێ دەخیلەکایە کە لە دەخیلەکە سەفتم کرۆ بەس داوای لێبوردەکەم ئەها تۆز هەزاری تیا ئەبێ بم بودی قەڵباڵق بوو کێشەمانی خۆ پارە هەر پارێ دەست خۆش سوسێری چی پێم خۆش دەست خۆش حیف ناوم نایب لە ئەبوو ناوم بنایتە شەریف تۆ شەریفی کوری شەریفی خدای چێ باوکە جار ئەگەر بەجەنابێ بڵێن شەریف دانای بە بۆنی منەوە بێ طبعا لەگەڵ ڕێزە حرمەتمان بلە ئەزانی ئەمڕۆ زۆر سرم بەرزە زۆر سرم بەرزە بەزای دڵە خۆش کاتە داوای هەرچی بکەم ناڵی ئەوە بەجددیتە بلە فالو نەوەڵ ها فالودە بەسەر چاق وعدە دەیەمێ ئەم شەو یەک تەنەکە جوانی یەک سەد لێ ئەمەنەوە بۆ هێنا بە تەنیا بیخۆ بە تەنیا بلا. ئەیکە جان بلا ئەمە چییە کاکە حەمەجاوە قابل خۆتمان بێ ئەوە هەزاری دووەزاری دازاری ئەوە نبینی بردوو مرێسەر ئەو ڕەفەیە بای دەی وەرە قاشتی تیا بووە ئەمە چییەمە کاکە حەمەجان هەموو پارەکەی ئەتاوا لێ باوکە لە جادی دەستخۆشی ئەوە دڵم ئەمە من لێرە من دڵم کلمێ بوو ینی کوڕی من دەستی پیسە دزی کردووە کاسمان بەخاتری خوا ها ڕەفەکانی چ لەسەر نەماوە بای 16 میلیۆن شت فرۆشراوە لەم دوکانە ئەمە چیتی یەک دەغا لە جوان بیبژێرە کاکە حەمە من حەز ناکەم ینی گومانە هەبێ لە کوڕی من ئەو تاشتەکانی بوو شۆسپێنزە چی 65,000 شۆسپێنزە ئەو هەموو بای 65,000 چۆنی فرۆشتە کاکە چۆنە فرۆشتە بلە والله باوکە جاوی ڕاستی بە دوای سێ چوار تەلەفۆن ئاخر تەلەفۆن ئەو برادرە داوای کەلی شعری موبایلی کرد وتم بەهی چەنە ئێتر وڵات ئەم چۆنی فرۆشی بیفرۆشە لە 1000 تا 2000 ئێ کوورە من وتم کەلێ شەحنەکە واری شەحنەکان بە 1000 چۆن وت ئەو سەتەلایتانی بە 2000 مەچی بای 100,000 بۆ 150,000 بۆ شوا چۆنە بێ باوکە وڵای خۆی وتی خۆما وڵای کاکە ئەمە تۆ خۆتو بێ بە 1000 و 2000 جینا کوڕی من شتی وا ناکە کوورە کاکە بۆ شێت مەکەن بۆ خاتری خوا خەریکە دەهری مەکەن ئەمە کامێرە شارەوە نیە بەڕاست دەهری مەکەن یان جابو دوگانە و کامێری تێ تا کامێری شاراوی کاکە حەمە سەری پێکە بەڵێ باوکە ڕۆچی بکەین ئەڵەمە تا پۆلیس نهاتۆ بەڕاکەی کوورە بۆ چۆن ڕاکەی نابوت هەڵی گربانی بۆ کەسەقالێت هەڵی گرم خوای هیچی لێ نەیە خوای هیچی لێ